لە هەموو تەمەنێکدا ئامادەی وەرگرتنی زانستی هەیە، بەڵام پەروەردە تەمەنێکی دیاریکراوی هەیە، ئەویش تەمەنی منداڵی و قوتابخانەیە. بەشی کارگێڕی و پەروەردەیی و ستافی مامۆستایانی قوتابخانەی جیهان بە باشی درکیان بەم ڕاستیە کردووە و کاریان لەسەر کردووە. هەر منداڵێک دێتە ناو قوتابخانەی جیهان لە هەمان کاتدا هاتۆتە ناو ژینگەیەکی پەروەردەیی کە بەهۆی بەهاباڵەکانی دەوروبەرەوە ئیدی ئەو منداڵە دەبێت بە بەشێک لە پرۆسەی پەروەردەکردن لە جیهان. سەرەتای چوونی مناڵە بۆ قوتابخانە یاخود باخچە لەبەرەوەی ژینگەیەکی نوێیە، ژینگەیەکی نامۆیە بۆ قوتابیە. بۆ یەکەم جار لە باوەشی گەرمی دایکی جیا ئەبێتەوە ئەچێتە ناو ژینگەیەکەوە کە نە دایکی لەگەڵایە، نە باوکی لەگەڵایە، نەخۆشک نە براکانی لەگەڵانیە. بۆیە زۆر پێویستە ڕەچاوی بارودۆخی دەرونی ئەم قوتابیە بکەین. کاتێک هێتە ناو قوتابخانە ڕەنگە بگری، ڕەنگە پێی ناخۆش بێت کە لە دایک و باوکی جیا ئەبێتەوە. بۆیە پێویستە ئێمە بتوانین هاوکاری قوتابی بین و لێی تێبگەین. قوتابیان لە قوتابخانەی جیهان ئازادی تەواویان هەیە بۆ مامەڵەکردن و بەسەربردنی ژیانی تەمەنی خۆیان، بەڵام لە هەمان کاتدا فێری ئەوە دەکرێن کە لەگەڵ پاراستنی ئازادی خۆیان سنووری ئازادی ئەوانی تریش بپارێزن، ڕێز لە یەکتر بگرن و هاریکاری یەکتر بن. لە قوتابخانەکەمان بەشی پەروەردەیی پلانی بەهێزی هەیە بۆ قوتابیان. توێژەری کۆمەڵایەتی ڕۆڵێکی گەورەی هەیە لە ئاراستەکردنی قوتابیان بەرەو ڕێچکەی ڕاستی ژیان و سەرکەوتن. منداڵان نەوەی داهاتوومانن، پەروەردەکردنیان لە ئەستۆی ئێمەدایە.